کرێتیشم بەخوای سێ چار مانگە کرێشم نەدەهایە بەخوای 20,000م دەدەنێ حەڵقەی ینی بچوەردیەکی وەرشم ناگرێنی اختیاریش پێ ناکرێ وەرشم ناگرێنی اختیاریش پێ ناکرێ ئەزام هەر خانێک مەبی خانێک گوتنی 50 مەتریش بی ینی ئیسراحەت دەکەم ڕیکلام جاروا دەمبەن وەڵای وەزارە منیان بردێت 40,000 داوێ کۆکردنەوەی کارتۆن بۆتە پیشەی بەشێک لە هونەرمەندەکان لە هەرێمی کوردستان کە بۆ پیاکردنی بژێوی ژیانیان پەنەیان بردوتە بەر ئەم کارە. سلااوتان لێ بێت ئەحمەد هەرکیم ئەمڕۆ لە شاری هەولێر هاتوومەتە لای هونەرمەندێک کە ڕۆژانێک بە دیار بەرهەمە هونەریەکانیەوە دادەنیشتین و چێژمان لێ وەردەگرت. ئێستا دوور کەوتوتەوە لە کاری هونەری و دەستی کردووە بە کۆکردنەوەی کارتون ئەویش هونەرمەندی خۆشەویست مام سەباحە حاجی سەباح. دەمەوێت بچمە لای خۆی و گفتوگۆی لەگەڵ بکەم. مام سەباح سلااو لێبێت و ئەم کاتت باش. سلااوەوەش بەخێر بەسەر چاوان. گرتەیەکی ڤیددیۆی بەڕێزت بڵاو بوویەوە کە تێیدا دەردەکەوت بەڕێستان خەریکی کۆکردنەوەی کارتونن. هەر بەڕاستیش ئەمە بووتە کار و پیشەی جەنابەت؟ چ بکەم وەڵای بەخوایەوەی شتەکەمە. ئەری بەخوایەوەی ئەنی بە 3 ڕۆژی پڕ دەکەم ئەوجە بای 20,000 دەردێتن. چەند ڕۆژ ئیش دەکەیت بای چەند دەردەی؟ بەخوا 3 ڕۆژ ئەگە پڕبی بای 20,000 دەبی. چکە بە چیلۆیە بە تەنی بە 150,000. باشە ڕۆژانە چەند کات ژمێر کار دەکەی مام سەباح؟ پورە بەخوای لە سبینەوە تا مەغریبێ بەخوای. تااقەتم بڕا بە قورئان. ینی نانوزێمەوە برێەوە بەس چرەکە وڵی ماندی بووم زۆر. عمرەکەشم گەورەیە و ئیش کەس نییە بوو. ئیشی تەمسیلی ئەوانەش نمایە و هەزبی وڵە پارەچوانی ینی بەشی بژێوی ژیان ناکە. چار من دانیشتمێ بەخوایەوە هەموو دەزان سێک کوڕەکەمەیە کوڕەکەشم بەخوا تەواو نییە ئەوەی هەیە هێزکە نەرمە هەیە ئیشی پێ ناکرێتن و هەیە بەخۆشمیش وڵی بەخوای تااقەتم لێ بڕا کرێتیشم بەخوای سێ چار مانگە کرێشم نەدەهایە بەخوای کرێتی ئەرێ بەخوای کرێتی هەموو کەس زانی کرێمە 375,000 ئەرێ بەخوای ینی وڵای ساحب خانەکەش خوا خێرمنسی دەسەم ڕادۆسی وڵام سەعادەم دەکات دەمیزار بە 3 مانگ 4 مانگ نادەم و ئەوە زەختم لێ ناکاتم. مام سەباح باش بڵاوبوونەوەی ئەو ڤیددیۆە خەڵک چیان پێگوتی کەس پەیوەندی پێوە کردی؟ بەخوای پەیوەندێک ئەویان نردیە و نامە و شتیوا و پەیوەندی هەتا سیارە هیچم لۆ نهاتێ برێنی ئەوە. باش مام سەباح بۆچی کۆکردنەوەی کارتونت هەڵبژارد و پیشەیەکی ترت نەکرد؟ بەخوای هیچم پێ ناکرێت تەمەنم گەورەیە بەخوای مواری شێستم نەکار 6 ساڵ هیچ ئیشکەم پێ ناکرێ بەخوای ئەنی بچوەردیەکی وەرشم ناگرێنی اختیاریش پێ ناکرێ ئەرێ بە قورئان ئەوەیە مەسەلەکە. چ بکەم تەمەنت 63 ساڵە و 66 مواری شێستم بەدی تەمەنم گەورەیە مندارەکانش وڵە گەورەی نەبێ هەموو تەلەبەنە بەخوای. مام سەباح چ شتێک ناچاری کردی دەست بەم کارە بکەیت و دەست لە کاری هونەری بەردەی؟ وڵی کاری هونەری نمایە بەخوای هەش بیتن ئەنی ئێستا ڕیکلام جاروا دەمبەن وڵای وەزارە منیان بردێت 40,000 داوێ وڵای پێم عیب بوو دەمیز وەرنەگرم بە دوای وەتم عیبە هەر با وەگرم و بۆ ئەنجامدانی کارێکی هونەری وەکو ئەکتەر بەشداریت کرد ڕیکلام بوو ڕیکلام بوو ئەرێ وڵا ئەکتەریش بەخوای 20,000م دەدەنێ حەڵقەی ئەویش معدل نییە گەر هەموو ڕۆژ بیتن نییە ئێستا سارەکەت نییە وڵا زیاتریش ئەرێ بەخوا. مام سەباح پێم بڵێ بزانم ینی هونەرەکەت بوو چی فریاد نەکەوت؟ ینی چۆن بۆ هونەرەکەت نەیتوانی بژێوی ژیانی دابین بکاتن و ناچاری کردی کە دەست بۆ کۆکردنەوەی کارتۆن یان بۆ پیشەی دووەمت ببیت؟ هونەرەکە نمایە بەخوای هەش بیتن ینی ئەو پارەیە نییە بژێوی ژیانت پێ ئەوە نابیتن. چەند منداڵ تێ مام سەباح؟ چار سێک و کوڕک تەڵەبەشن بەخوای هەمووشان تەوار سێ چاریان دەخینن. باش بژێوی ژیانت چۆن بەڕێ دەکەی کو ڕۆژەکانت بەسەر دەبەی خواردن لە کڕینی پێداویستیەکانی منداڵەکە؟ بەخوا ینی مەمرە و مەژی مەژیەکە ینی ئارێ بەخوای ئارێ وەڵی زۆر ناخۆشە بەس چ دەکەی ینی بڵێم بەرهەمە هونەریەکان ئێستا بەشداری تێدا ناکەیت؟ نییە هەر نییە؟ هەر نییە نییە ناوڵە نییە. باشە ینی ئەوەی کە من بیستومە و پێیان وتوم تەنانەت ڕۆژانە ئێوە کەمتر لە ژەمێک یاخود ژەمێک نان دەخۆن هەرێ وەڵا دەرناینەوە ناچاری.
ئەوەی کۆی دەکەوە ڕۆژانە بەشی ئەوە دەکاتن بژێوی ژیانی ڕۆژانە ناوەڵە بەژناک سێ ڕۆژ 20,000 ینی برێم چ ئەس خوا کەریمەوە نیە خوا ڕحمە ڕاحمینە. باشە داوات لە چێ هەیە دەتەوێت چی بۆ بکرێت بۆچی هونەرمەند لە هەموو وڵاتێک هونەرمەندەکان پیرۆزن و بایەخیان پێ دەدرێت بۆچی لێرە هونەرمەند بەم شێوەیە ینی پراوێز خراوە یان برێم زۆرێک لە زۆرەکان گرنگیان پێ نادرێت وڵا پێگوێ خراینە برێم چیە وڵا داوام لە حکوومەت نەک لە من ینی هەموو هونەرمەندەکان بەخوای هەمویان ئەغلبیان وەزیان وەچیم نە خراپتر نەبی باشتر نییە ئەزام هەر خانێک مەبی خانێک گوتنی 50 مەتریژبی ینی ئیسراحەت دەکەم. باشە ماتۆڕەکەی خۆتە وڵای خێرخوازێک لێ کڕێ گوتی ناویشم مەدا ئەرێوەڵ خوا خێری بنووسی. باشە لە دوێنێەوە هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردووی کەس نەهاتوتە سەر هێل بۆ ئەوەی هاوکاریەکت بکاتن لەم دوو خەرزگار بکات وڵات جارە کەس ئەوە نەکردێ ناوە. لە ڕێگەی مایکی پایتەختەوە چ داوایەکت لە خەڵک هەیە؟ وڵی لە حکوومەت و لە خەڵک و لە ئەوی خوا پێداوەکان ئەگەر بتان یارمەتیەک و کونجیەکە خانیەکەبی تێدا لە کرێتیەکە ڕزگار بن زۆر ناخۆشە. بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان ینی گوزەرانی هونەرمەندانە لە هەرێمی کوردستان ینی کۆکردنەوەی ئەم جۆرە کارتونانە بۆتە فریادە ڕاست بوویان بۆ ئەوی بتوانن ژەمێکی خواردن بوو ماڵ و منداڵی خۆیانی پێدابین بکەن ینی وەک خۆی باسی کرد کارە هونەریەکانیش وانەوە نەماون یاخود هەرکاری هونەری نییە تاوەکو ئەنجامی بدەن ئەگەر ئەنجامیشی بدەن لە بەرامبەر 20,000 دینارێک بۆ بەرهەمێکی هونەری ئیتر ئەمە دۆخی هونەرمەندانە لە هەرێمی کوردستان بەگشتی کە پێیدا گوزەر دەکەن لە بارودۆخێکی زۆر خراپ و نەهەمواردا دەژین بۆ پیاکردنی بژێوی ژیانم پەنە دەبنە بەر کاری دووەم و سێم تاوەکو بتوانن خواردنێک یاخود پێداویستێک بۆ ماڵ و منداڵی خۆیان دابین بکەن.